لە هەر جایەکی بنەفدەم و هەموودەمەوە باش بنها دەمێ پێشکەشکردنا بولتەنا دەمژمێر 6 و دەست پێکەی دەژی سەرنووچە. ژێبەر یاسایên پێدە دەدەما مەهەکەدا لە گوندێکی نزیکی قامشلۆ سێژن نەچار بوونە دەبژە هەفژین و زارۆکێن خۆبەردن. لە عفرینە ڕۆژاوای کوردستانی گروپێن چەکدار دێدزی و تالانکردن و دەستە سەرکردنا زەڤی و مالان دەبەردەوامن. فەیساڵ ناسۆ ئەندامی کۆمیتەیە ناوەندیە پارتیا دموکراتە کوردستان سووریا دەبێژێ ئەگەر کورد یەک نەگرن پۆشمانی چاوەڕێ ئەوان دکێ. ئەمریکا سیستەمی خۆی ئەولەهی سیبرانی بەهێز دکێ و گەفا عێریشکردنێ دەدێ. دووبارە سلااو شانداکە خۆجهیە سەرێکانیە ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریا دۆ سەردانە گۆڕە شەهید خەباتکار مەحموود والی بابەجاندی لە گۆرستانە باژار کرد ئەوژی بە بۆنەیە ساڵبەگەرە شەشانیە شەهیدکردناوی و ماڵباتە شەهید و هەواڵ و حەزکردیە نوێژی بەشداری دوێ سەردانە دەکرێن. پێشتی دانینا گورزێ گولان و خواندنە فاتیحێ و ڕاوەستاندنە خولەکە بێدەنگی لە سەرجانێ شەهید سەرۆکەی خۆجهیە ئەنجومەنێ حکمت محەممەد گوتنە ئەنجومەنێ خوند و تێدا پەستنێن شەهید هاتن دان و کەسایەتیەکە خەباتکار و کورتپەروەر و خۆدان ڤینەکە بەهێز بوو ji بۆی خاک و وڵاتی خۆ ژیانە خۆ تەرخان کرد بوو تەوی ڕەوشاویە ئابووری ئەخراب. هەروەها پەستنێ دایکە شەهیدیەک و مالا خۆش جوینن خەباتە سیاسی رەڤە کرد بوو کوڕێ خۆ هاندا لەسەر خزمەتە پرسا کوردی. لە گوندێکی نێزیکی باژارێ قامشلۆ و دەهەیەمە مەهەکەی دە سێژن هاتن نەچارکردن و دەبژە هەڤژینێ خۆ و زارۆکێن خۆ بەردن ژالیە پێدەڤە. ئەف زارۆک و ئەف نەفشە چارەنویسا وان چییە؟ گەلو ئەو بێژینە یان سێوینە li gor yasaya jinanîn û marekirina desthilatdariya peyedê li bajarê Qamişlû yan çi ne? Di gundekê nêzîkî bajarê Qamişlû di heyama mehekê de sê jin hatin neçarkirin ku dev ji hevjînê xwe û zarokên xwe berdin ji aliyê peyedê ve. Ji berî 6 mehan ve yek ji welatiyên taxa Ehlîliyê ya bajarê Qamişlû jî jinekî din anî bi razîbûna jina wî ya yekê. Lê asayişa peyedê jina wî ya dudê xwest ji bo hevdîtin û lêkolîn digel kir û komîn û asayîş û rêveberiya peyedê li bajarê Qamişlû li ser wê malbatê bûne yek da ku wan ji hev bidine berdan û ew jin neçar kir ku dev ji hevjîn û zarokên xwe berde bihaneya yasaya firejiniyê ya li dijî firejiniyê ya peyedê li bajarê Qamişlû. Lê wê malbatê li cem xwe ew yasa piştguh kir û dan pê neda û mîna jin û mêr lê li dûrî hev jiyana xwe berdewam kirin. Jin li mala bavê xwe û hevjînê wê jî di nav zarokên xwe de berdewamî bê jiyana xwe didin. Li gorî jêdereke nêzîkî ji wê malbatê ji arkê re ragihand, ew xêzane berdewam e bi jiyana hevsergiriyê û niha jî ew jin ducan e. Lê kes nizane wê çarenivîsa wê tifalê li gorî yasaya rêveberiya peyedê ew jin û mêr ne zewcî ne ji ber ku berdan bi zora çekê û li pêş çavên dîdavan û bi serpiriştiyariya komîna peyedê li taxa Ehlîliyê û asayişa wê ew jin neçar kir dev ji hevjînê xwe berdew ew her du jin û mêre ji hev dane berdan û bi zorê dane emzekirin dibin fişara çeka peyedê de û êdî zarokên wan bêdê û bav dimînin. Li gorî yasaya ola Îslamê ew berdane ne helal e û nadurist e ji ber ku dibin gefa çekê de ye ew zarok kurê wê xêzaniye û bişirîye. Lê li gorî yasaya peyedê ew tiştekî neşirî û nerewayî ye. Ev zewac li gorî yasaya Komara Sûriyê dê zarok bi fermî were tomarkirin ji ber ku zewac fermiya û çi firtofêl têde nîne. Pirsyar li vê derê ew ye gelo çend zarok û çend malbat bi vî awayî dibin zordariya rêveberiya peyedê de dijîn û çawe dê têkilî bi wan re werekirin dê çawe jiyana xwe birêve bin dibin yasaya dijî firejiniyê ya peyedê li bajarê Qamişlû. ڕەوانگەها سووریە ji بۆی مافەیە مرۆڤان پرۆسێن ئەرمانجکردنەیە نوژە عەلیە جەندرمەیەن سنووری تورکیە لە دەبەرێن سنووری بە تورکیە بە تایبەتی لە ڕۆژاوای کوردستانی تۆمارکردن و ئاماژە بە ئارمانجکردنەوان جەندرمەیان ژە زارۆکێکی بناوێ عەبدوڵڵا بەرزان ku وڵاتیە گوندێ خراپ کورتە باژارێ قامشلۆیە.
روانگها سوریش با مافی مروان پروسین ارماجکرنه ین کج آلیه جندرمه سینوری ترکیه لدورن سینوری به ترکیه را به تایبت لروج آبای کردستان تومار کرن. روانگها سوریش با مافی مروان ارماجکرنه جندرمه سینوری ترکیه ج زاروک بناوی عبدالله برزان که ولاتی گنده خراب کرده یب سرباجار قامشلو و یه راسری گله کج آلیه جندرمه ترکیه سینوری و هاتبو آماجه کرد. او زاروک که هاتبو و گوستنج بونه خوشخانه یا فرمان یا قامشلو و پشتی چندم جمیران جی چاودری یکا پزیشکی بلند و جبر رو شاوی یا تندرستی یا خراب جبو هرما کردستانش با ورگرتن تدبیر پزیشکی یم پیویست هات و گوستن. همان روانگه اماجه کر که جندرمه سینوری ترکیه آرمانجا دبستان کل دورا سوسکل روش آوای گندوار گریسپی آرمانج کرن لی زیان تنه مادی بون. ده 17 ایلول ده جندرمه ترکیه آرمانجا جوان بناوی حمزه شعبان الحسین جگند اسدیه آرمانج کرن کود انجام در اثری برینن دجوار هات کون افبوری دوی دما که هاتبو آرمانج کرن دنافزوی خود کار دکر و هاتی تکس کرن کود هیوین بوری در روشن به ویرنگی رودانه. روانگها سوریش با مافی مروان ده 13 و هیوی ده بلاف کربو که جندرمه ترکیه دو جوان جیک مالبات جگند خربت الجوز لگندوار ادلب آرمانج کرن که یک جوان بگله جندرمه ترکیه جیانا خوش دستا و جوان دی پشتی گرتناوی راسری لیدان و اشکنجه که تامرنه هات. روانگها سوریه 410 سیویلین سوریه بگله جندرمه سینوری ترکیه که جیانا خوش دستانه تو مارکر که جوانجی 75 زاروکن جیر 18 سالی و 37 کسین جور 18 سالی و جنک سرباری تو مارکرنا برینداربونا بصادان ولاتیان بگله جندرمه ترکیه. بله تماشاوان جاج بوی گوتوبیجی که بهتر لسر اصان پیدین تایبت به جنائین هدریا سکای با پاریزر اشرف سینو لقلمنا ماموستا اشرف دنباش اگر دست به که دست خوازم تو بحث اساس سوریه بگشتیب که درباره آنینا جنا دوم سیاسه که چاوره به زلام داده که جنا دوم بینه ماموستا اشرف اگر تدنگه مدبهیزه پرسام او یاساین سوریه دستور سوریه چی یاساین و هنه درباره آنینا جنا دوم و چاوره به اسلام دادن که جنا دوم بینه ماموستا اشرف الو ماموستا اشرف اگر دنگه مدبهیزه پرسام او یاسای سوریه یا تایبت به آنینا جنا دوم سیام چاره چنا کنگی و چه دمکه رید اسلام دا کو جنا دوم و سیام بینه الو باشا وەکە خوایەکە شەکە تەکنیکی هاتە و کەشەوەری چارەسەرکردن لە دووبارە بە گەرمەنجە میهمانی خوا پارێزەر ئەشرەف سینۆ ئێرۆ خۆنیشاندانێک لە باژارێ بۆنێل وڵاتی ئەڵمانیا لە دژی کریارێن چەکدارێن ئیسلامی لە عەفرینێ بڕێ بەچوو خۆنیشاندان بە سلۆگانێن بەڵێ بۆ دەرکردنا گروپێن چەکدار ژە عەفرینێ و ناژ بۆ ئەنجامدانە کریارێن نامرۆڤی لە هەمبەر وڵاتیان باژار و باژارۆکێن عەفرینە کوردستانە سووریە هاتە بڕێ بەبرن خۆنیشاندان بە ئامادەبوونا سەرۆکێن نونەراتیە ئەنجومەنا کوردی لە ئۆروپا عەبدولکەریم حاجی و ئەندامێن نونەراتیە و بە سەدان چالاکبان و وڵاتیان ڕۆژاوای کوردستانێ و باژارێ عەفرینێ بڕێ بەچوو عفريني أم هوتن بيشي مقر الأمم المتحدة أم بدنجي خو بلند أم كي روكن جهنباري الأمم المتحدة خو ساكيما عفريني ما بنزل مزوري بدار كافي بله او کمجوینا ما ایرول و در الپیشیا آبایا یو اینا اجبوی شرمزار کردن و رسوا کردن او رفتارن رژیم ترکی و او چتین لشکری بسر و گریدای و بسر خاک و ملت عفرینه ده هلبت ام دخوازن رایا گشتی جهانی و دخوازی خو بکهنوانا که گودکار بن با رفتاری هانا که راوستینن و چارەسەری کە ئاشتیانە ji بۆی ڕەوشە عەفرینێ ببینن بەخۆدەی ئەمەری کوم بینە معنای عەفرینێ کوم بینە
عفرینه گلک استنگیان گلک تشل عفرینه چه دبن سرو انتهاکاتنا سرو مجازرنه چه دبن حكي ملتي ماي عفريني امركم بنا معناهم رساله که به امم متحده گینن همیشه که ملت خواب امم متحده گینن سبی ملت ما زانبند چا استنگی دای العفرینه ام به وینه تشتک جوه مذاکره به امم متحده ندار کفه ان شاء الله افغانیا سر ملت مداره و جيش حر و ترکای عفرینا مدارن بله تماشاوان اجازه دوباره بگرمجم میوانی خواه پارێزەر اشرف سینۆ کاک اشرف دەم باش مجارە مە ئەوە تایبەتە بە یاساین پەیەدەین کوون لە ڕۆژاوای کوردستانی فەرزکردنە دەربارەی ئانینا ژنە دووەم ژالیە زلام بە دەستپێکە دەتخوازم بەحساوی چەندێ بکەی یاساین سووریێ چه جۆرە یاسایەکن چاوە ڕێدێ زلام کو ژنە دووەم یان گۆ سیەم و چوارەم بینێ دەم باش سپاس ji bo te ji bo na temaşevanê televîzyona Ark gelek spas mamosta ji bo na zewacê qanûnê Sûrî de zewacê şerعî di Sûrî de têkirin li gor destûra Sûrî şerîa İslamî ew qebûl dibe ji bo na têdbizewce û şerîa Müslmantiyê çar jina qebûl dike قید بکرد سجلات نفوسه ده و زاروکه و آن ده سجلاندن هر جنک سر ناوی و هر جنک تشتک پروبلمک ارتا او زلامی چه بون قانون ده هر یک حقی وان آیری و تید خیای قبل بود قانون سوری باشا مامۆستا ئەشرەف ددەما نهادە پەیەدێ لە ڕۆژەڤایە کوردستانی هەر دەهەیەمە مەها بووری دانگۆ دمەهاکێدا سێ ژن ئەنگۆ سێژ لەم نەچارکردنە و ژنە دووەم ئانینە و بەردن لەگۆر چی یاسایەکێ پەیەدە ئەو یاسادانینە و بە چه جۆرە مافەکی ڕێگریە لە خەڵکێ دەگرێت تاکو و بکێژنە دووەم بله برا اداره ذاتی پشتێک نظام هەنێک انسحاب کرانا دەستێ خۆدایی سەر مناطقی کوردی و ڕێڤەبەریاوێ يعني تزاوجك هنا قانون سوري ومحكمة سوري ده قانون مدني وجزائي وإيش ببورن وەکە خویایەکێشە دیسان هاتە هۆڵێ و مانیکاری بووان بە میێوانی خۆرە پارێزەر ئەشرەف سینۆ بەردەوام بکەن دەیەگوتو بژیاوێ مژارێدا ئەزێ بەردەوام دێ خوێندنە نوچیاندا چالاکوانên bajarê Efrîna Rojavayê Kurdistanê ragihandin ku çekdarên Grûpa Ehrar Şam li gundê Gurzêlê navçeya Şêrawa jimareyek zeviyên henaran yên welatiyên Kurd desteserkirine û dixwazin berhemê henaran bidizin û bifroşin. Mîlîsiyatên tundrawiyên ku li Efrîna Rojavayê Kurdistanê dimînin de talan, dizî û zordestiyê de berdewam bin û herî dawî jî çekdarên wan mîlîsiyatan bi darê zorê dest danîne ser berhemên jimareyek zeviyên henaran û xaniyekî. Çalakvanên bajarê Efrîna Rojavayê Kurdistanê ragihandin ku çekdarên Grûpa Ehrar Şam li gundê Gurzêlê navçeya Şêrawa jimareyek zeviyên henaran yên welatiyên Kurd desteserkirine û dixwazin berhemê henaran bidizin. هەروەها چاڵکوانان تەکەسکردن و چەکدارێکی بناوێ ئەبوشەبانیە سەر بێ گروپە ئەحرار شام و دەست دانیە سەر بەرهەمێن 2000 دارên هەناران و چنینە و ژەخۆرە لە بازارێ دفرۆشێ. چاڵکوانên bajarê Efrîna Rojavayê Kurdistanê de nezanîn ku lê gundê Kokanê yê navçeya Mabata çekdarên mîlîsiyatên ku li Efrînê dimînin welatiyê bi navê Cemîl Omer ji xaniyê wî bi darê zorê û bi behaneya ew bi tena xwe di maleka mezin de rûniştiye derxistin û malbateka ereb li şûna wî bicî kirin. چالاکوانان ئاشکرا کرد و جیرانێکی جەمیل عومەر هەوڵدایە دەستێوەردانێ بکێ و وڵاتیە گوندێ خۆشێ وێ هەڵوێستێ دەرخێ و بە هەورە لە هەمبەر چەکداران ڕاوەستن لێوان چەکداران ئەو بریندارکردن بەریان هەژی ڕەوانگەها سووریە مافێ مرۆڤان دێ راپۆرتەکە خۆدا دەستنیشان کرد و پشتی دەربدەریە بێتر ژێ 300,000 وڵاتیان کوردی ئەفرینە ڕۆژاڤایە کوردستانê گروپên çekdarên li Efrînê dimînin destdanîne ser 75 li 100 jê berhemên demsala zeytûnan û berhemê demsalê ji xwe re difroşin. بله تماشاوان نێژە وەکو دێ بولتانە داهات و ئیرۆ خۆنیشاندانێک لە bajarê Bonê Almanyaj بۆی Efrîna Rojavayê Kurdistanê هاتە دارخستن هەر ji بۆی گوتوبژێکە بێتر لەسەر vê mijarê و هەروەها لەسەر binpêkirinên ku çekdarên lê Efrînê dimînin nehad rêya Skype çalakvana Kurd Aras Elo lê gelimla mamosta Aras Dembaş
دەستپێکە دەستخوازم بەحسا خۆنیشاندانە و لە بەژارێ بۆنەی ئەلمانیا هاتیکردن بکێ تێدا چاوە ئامادەکاری ژێرە هاتنەکردن بە چ ڕەنگی بیرۆکەیەکی بوو بەشدار تێدا چ سلۆگان بلند دەکردن. بەێ ئێرۆ بڕاستی خۆپێشاندانا بوونێ ئامادەکردن ژێرا بوو ji berî vê nêzîkê 10 rojanda jêra hazirî dibe. Bi rastî ama cema a giring ne giring bû hejmara kesên lê hazir bin a giring ji me re di rojekê de bê rojakar bê ji ber dema mirovê însanê ê Efrînê derkeve here pêşa navbenda yekitiya netew dengê xwe pêgîne wan ew bibînin ew bibîsin ne di ruwa etla wan da bê ruwa kar da bê eva gelekî ji me re giring bû û hejmar ji me re a didiya jî gelekî wek dibin di rişmê Medînan û nivîsandinê me kirin bi zimanê wan bin ji ber me fêm bikin. Bi rastî kesên berketiya Efrînê kesên êşa dilê wî ji êşa dilê gelê Efrînê lê hazir bû kesê wek dibin qebûl dike dibin siya ala Kurdistanê da siya xaka Kurdistanê da xaka Efrînê da êşa milletê xwe da kar bike ew lê amade bûn. kesên pêra bûne xelkê Efrînê bûn rêxistinê sivîl bûn. باشە خانم ئاراس نامەیە ئەوە ji بۆی ئالiyên پەیوەنددار ئەنگۆ ئەرمانجاوە ژێ چ بوو وەچ نامە گەهاند نامەمە گەهاندنە وان gelekî wek dibên melûpelek danî ji wan re bi zimanê îngilîzî bû û Almanî bû ew jî xwestekê milletê Efrînê bûn ew kesên çekdar û terorist ji Efrînê derkevin gelê Efrînê vegerê gundê bajarê xwe gund û bajarên xwe aramî têkeve nav Efrînê wek dibên çarek çareserîk ji va tiştên li hundir Efrînê babin pênkirinê re werê dîtin û name jî giha wana ji ber wefdik ji sê kesan yek jê wan ji jina Efrînê kesin ji jinê de Efrînê temsîla wan dike û di zilam din jî ew jî ketin kewhefid wek dibên navbenda netew yekitiya netew û ew nama gandinê û bi dest wek dibin têxistin destê wan û teslîmî wan kirin ev jî gelekî baş bû. باشە خانم ئاراس بەرسباوە تسۆ زهاتنە دان ji بۆی وە داک و چارەسەریەک ژێکری زەرەوەریکردن یان گۆ هەر بەرسبا هەری سەرەکا وەرگۆڕی یاسایên navdewletî و بەێ ئانا ئیر و خۆپێشاندان بوو me Medîna û gotinêt me jî axavciya bûn bi zimanê Almanî bû îngilîzî bû jî Ewropela jî merêkir me da wan me wek milletê Efrînê wek milletê kesê me re hazir bîye xelkê Qamişlû xelkê ji parêt Kurdistanê din jî kesin hebûn spasiya wan jî em dikin me xwast em bi wan gînin me ganciyê biryarê li wan dimînê em ê baka lîva wan bin wê bersiva me bidin lê hemanî bes ev yekemîn care خۆپێشاندن چێبوون ev yekemîn care rûpel dikeve destê cîhetek navdewletî ev jî gelekî baş bû ket xizmeta gelê Efrînê û milletê Efrînê welatê Efrînê. باشە خانم ئاراس لە گۆری داوین زانیاری لە دەربارەی ڕەوشە ئافرینە ڕۆژەڤایە کوردستانê گروپên çekdariyê ku li Efrînê dimînin dê dizî û talankirinê de berdewam in ji aliyekî ve nerazîbûn xwenîşandan tên encamdan ji bo ya Efrînê de ku ew binpêkirin werine çareserkirin û rêgirêk li awrêkirin lê grûpên çekdar guh nadine tu biryarên navdewletî û giringiyê bê tê biryarekî nadin dê kiryarên xwe de berdewam in kengî çareseriyekên ji van kiryara li werê kirin li ser erdê ne bi tenê gotin yan got hibir bêr ser kaxizê. Belê rast e. Belkî me wek dibin desthilatê Tirkiye jî rûpelek kaxesek dîna bû û gelek wek dibin nav Efrînê li ser dîwara xistibûn ino ev binpêkirina biskinê û ji bo wek dibin zêtûna kes destê xwe Musima Xudanê Efrînê nedê û dîna bû û digot ji sedî pênc jî ê ji wan bibin bes ji ber berî wê digotin sedî dehne ew fesaîl nagotibûn lê biryara Tirkiye ne rastaqîne û ne cidaye ji ber yekemîn tişt lazim e ji wan re bêje çeka dînin dema çeka dînenin bi zora çekan derin wan ditirsînin bi zorê tiştê wan dibin egerekî çareserîk bi rastî ji wan re ji Efrînê re dîne ji ehlê Efrînê re ji va diziye re ji va binpêkirin re mabeste ji berî her tiştekî ji wan bixwazê wa çekina ji piyê xwe dînin ji ber nikaribin bi destê zorê û bi zora
چکان وان بترسینن و مترسینه تکن دلی وان و تشتی وان بزوره بستینن جوان. باشە خانم ئاراس ji dema ku کۆنگرە ji بۆی عەفرینە تێنە li دارخستن هەوڵە چارەسەریەکێ ji بۆی کریزە عەفرینێ re تێنەدان بنەڕینەتە ڕەوشە عەفرینێ بەرەو باشتربوونێ دچێ یان گەو بەرەو خراپتربوونێ دچێ. تمام. دمانی ما بهیستی ایرشا ترکیه سر عفرینه داته براستی ما دگوت بلکی مخابن صد مخابن وقت خوشکا خاکوبانی و خرابه ام ایرو دی ساده بین يعني براسي بين بيكرن هنا اشكنجي هنا دزي هيا لدي ثاني ام دبن نوك ما دقوته يعني ولو درباز بي وحر تشتكي دعويا خايا وبربع شبونه داري جبر دعوت دبن جبر حر تشتك دقون دادا شي دبن جبر وقت دبن مؤسسات جواكيتن دا مزراندن دا عفرين دا وقت شتين پروردجي وقت انا زانينگه كي دندر عفرين دا جبينج پارا هات دا مزراندن افتشتنا گید بين خويا دكن انه برباش بينا داري و از باور دكم و بتالي وري و افصائلنا افتر رستنا و در كبن داوي و بريارك وري استاندن و لازم وري استاندن و وري استاندن دما كرد بيك بن دما يك دست بن يك دل بن يعني مخابن صد مخابن دما ام دبن بيك بن ام بس لسر اعلامي ولسر فيسبوك او سر حرتشتكا ام حجي ولاتي خادكن لوري تشتي راس براستي ام دبينن ام كسي كرد بوا كصفاتي ام سر اعلامي دبينن دماتي تشتي جدي ام نابينن افتشتاجي ديلي وقت دبين دجمن تحسب اجمرانا كي تبريانن براستي ورستقيني جبو شارع سريكش عفرين راب بيني بەردەوام بەحسە کێشەیەن عەفرینێ تێکردن ژالیەکی وەکو ئاو نایە دابەشکردن ئاوا بە خواردنێ بسەر خەڵکی عەفرینەدا ژالیەکی وەکو ژیانە خەلکێ نەپاراستیە و ئەولەهیە عەفرینێ تێک چووە ژالێکی دن بە دزی و بنپێکردن و کوشتن و تەرۆرکردن بەردەوامە و ژالیەکی دن بەژی دەستە سەرکردنا ماڵ و زەڤیەن زەیتونان گۆ دەمساڵێ زەیتونانجی بەردەوامە ئەگەر چارەسەری ژوارە نەوێکردن چ سوودەوە کە تە بەحس کردە گۆ زانینگایەک وەل عەفرینێ هاتی ئاواکردن ئەگەر دەستپێکێدا بنگەهێک ji بۆی پاراستنا عەفرینێ خەلکێوێ ژیانەوە دابینکردنا خزمەتگوزاریان سەرەکە ئاو کەهرەبا خواردن نەوێکردن ئاواکردنا زانینگی هێچ واتەیەک ژەرەتێ دما دەستلاتا عفرینێ دەست عفرینا کوردێ عفرینێ دابا ئەگەر وان دەستلاتی بکرا وێ ڕێڤەبەریا هێرماخوا بکرانەوە دەما دەری وەک دەبێن رێ لە پێشا کوردێت عفرینێ vekirana ji kampa vegeriana îro wê di mal û milkê xwe de bana kesî nikarî zêdetir û bikire wanê biparîsta xwe wanê hevde biparîsta û wê çareserî jî bata dîtin lê mixabin sed mixabin kesê dime di hepsê dane di hundir kampa da da venegerîn gelek ji wan kesê hene jî wek dibên di her cengekê da di her êrişikê da di her herbikê de jî nebes tenê li Efrînê وقت دبن دزيجي دبي بينجرينجي دبي لملات دبي بالخابده بتشكي بتحمل بكي حياني بداويته حياني كاربيت كسن درباجي وقت دبن علي كارب الورا بشتغريا وان بكن جهاتات نف دولتي ببين خابگين الوان دنگي ملتي باشا خانم اراس گوتناتا ج تبا الين كرديرا ين لعفرين وروجافاي كردستان وج خلك عفرين رشيا قوتنا من عفرين وديسا عفرين وديسا عفرين بلي اشكنجي هيا بلي دزي هيا حرتشتك هيا اللي دبي ام جهبت حزبكن دبي ام دستي خد دستي هفدكن ام بهفدر عفرينا خو جنوب اجين بكن ام جنوب اجين بكن وام باوركن دما ام تجو واري خاله بن كس نكاري بدستي زوري غيري كشتني بلكي من بيشا مرهبه نكارم بزوري مراج ولاتي مرا درخينن گەلەک سپاس ji بۆی چاڵکوانە کورد ئاراس عەلۆک و درێسکەی بە لەگەڵ من بوو گەلەک سپاس خانم دەربارە ڕەوشە کوردیە لە ڕۆژاوای کوردستانە دلێدوانەکە تایبەتدە ji بۆی ئارکێ فێساڵ ناسۆ ئەندامی کۆمیتە ناوەندیە پارتیا دموکراتە کوردستان سووریا ڕاگەاند کۆ دەدەمانهادە پێویستە تەبایی هالیên کوردی بەرژەوەندیە گەلێ کورد لە پێشیا بەرژەوەندیên کەسایەتی و حەزبی دەینن و یەک بگرن ji ber ئەگەر کورد یەک نەگرێ پۆشمانی چاوەڕێیاوان دکێ ئەندامەکەی سەرکردایەتیە پارتیا دموکراتە کوردستان سووریا بەحسا ڕەوشە سووریە بگشتی و ڕۆژاوای کوردستانê بێ تایبەتی کرد و گوت و پێویستە کورد دێ دەمان هەدە یەک بگرن و یانجی دێ پێشە ڕۆژێدا وێ پۆشمان ببن ئەو ژیک و دێ دەمەکی دە پۆشمانی تووس و دێ ناگهێنە دۆزا کوردی لە ڕۆژاوای کوردستانê
دلێدوانەکە تایبەت دەش بۆی ئارکێ فێسەڵ ناسۆ ئەندامێ کۆمیتە نەڤەندیە پارتیا دموکڕاتە کوردستان سووریا ڕاگەهاند پشتێ دەرباسبوونە 7 ساڵên کوشتن وێرانکردن بنچاوکردن و کۆچبەربوونێ بەسەر کریزە سووریەدا نەها کریزە سووریە کە تێ قوناغێن داویدا هەروەها فێسەڵ ناسۆ گوت و کریزە سووریە بە ئاوایەکی درێژ کرد و جەنگە جیهانیا یەکەم و دووەم بە ڤی ئاوای درێژ نەکریە و بێتەنێ گەلێن سووریێ بوونە سوتەمەنیش جەنگە سووریێرە و دە ئەنجامە جەنگێدا بسەدان هزار کەس هاتنە کوشتن و شەهید بوون و بە مەلیۆنان کۆچبەر بوون و تەڤایە باژار و باژارۆکێن سووریە وێران بوون ئەندامێ سەرکردایەتیە پارتیا دموکڕاتە کوردستان سووریا ئاشکرا کرد و گوت و پشتێ دەرباسبوونە چەندین ساڵ بە سەر کریزە سووریەدا هاتە خویاکردن و کریزە سووریە بریا لەشکری و کوشتنە نایە چارەسەرکردن بە تەنێ کریزە سووریە لەسەر مێزە گوتوبێژیە و دانوستاندنان و لە گۆری بریارە ناودەوڵەتی وێوەرێ چارەسەرکردن ئەو ژێژ بەر حتاوەکە ئیرۆ نە ئۆپۆزیسیۆنە سووریە کاریە ڕژێمە ئەسەد ژنا ببێ و نەڕژێمە ئەسەد ژی کاریە ئۆپۆزیسیۆنە سووریە ژنا ببێ و دەربارەی ڕەوشە کوردی لە ڕۆژاوای کوردستانی فێسەڵ ناسۆ گوت و دەمە نەهادە پێویستە تەڤایە ئالیەن کوردی بەرژەوەندیە گەلێ کورد لە پێشیا بەرژەوەندیên کەسایەتی و حزبی دەینن ژەبەر بێ ڤی ڕەنگی سیاست بەردەوام بێ زیان بە دۆزا گەلێ کورد دگهێ هەروەها ئەندامی سەرکردایەتیە پارتیا دموکڕاتە کوردستان سووریا دازانین و پەیدا تاوانبارێ یەکەمەدە تێکچوونە ڕەوشە دۆزا کوردی لە ڕۆژاوای کوردستانی ئەو پێویستە پەیدا لە خۆڤەگەرێ و دەبژە سیاسەتە خۆیان تاک ئالی بەردێ و دانپێدانێ بەشاشیتیان خۆ بکێ و لە ڕێکەفتنن هەولێر و دهۆکێ بەگەرێ داویە گوتنە خۆدا ئەندامی کۆمیتە ناڤەندیە پارتیا دموکڕاتە کوردستان سووریا گوت و ئەرکە لەسەر تەڤایە ئالیان هەوڵ بدن کۆنگرەیەکی نیشتیمانی کوردستانی لە هەولێرێ لدار بخون و تەڤایە ناکۆکیان چارەسەر بکەن ئەژەبەر ئەگەرەکە مەزن هەیەک و ئەف دەرفەتە داوی بێ لە پێشیا کورداندا و مافێوان وەرنە پاراستن لە ڕۆژاوای کوردستانێ ژبەرک و ئەگەر یەکبوون دروست نەبێ دە پێشە ڕۆژێدا بتەنێ پۆشمانی چاوەڕێیا کوردان دکێ دادوەرە فەرەنسیە تایبەت بە کۆلینێن تاوانێن جەنگی لە سووریا ڕاگەهاند کە ئۆفیساوێ بنیازە هەری کەم دوو بە کۆلینان تا داویە vê مهێ دەربارەی تاوانێن جەنگی لە سووریا بکێ کاترین مارشی دادوەرە فەرەنسی دی کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا دۆه گوت و ئەوەی تەکەزیە لەسەر تاوانێن وەکە بنپێکردنێن بەرفەرەتێنە بنافکردن و دەما جەنگێ داهاتنە پێکانین بکەن سەرباری کریارێن و باندۆرەکە وانیا مەزن لەسەر جەنگا سووریە هەبوو مارشی هەروەها گوت و ئۆفیساوێ مینا دۆزگەریەکە گشتیە و بە کۆلین وێ بە هەموو ئالیەن سووریرا وەرنەکردن هێوی خۆست و بە هێویاخوا بە پاگوهارتنە بەڵگەیان بە هەموو دادگەهێن هەرێمی و نیشتیمانی سەرباری دادگەها تاوانان یان ناودەوڵەتی لە لاهای نیشاندا نەتەوەن یەگرتی تەکەس کرد و رووسیا و تورکیە کار لەسەر هورگولیان ڕێکەفتنا ڕاوەستاندنە شەر لە ئیدلب لە سووریا دەکەن و گەشتبینیە خۆشە ڕێکخستنە جیهانیرە دەربڕاند سەرۆکەشاندا نەتەوەن یەگرتیش بۆی کارێ مرۆڤی لە سووریا یان ئێگلاند ئاشکرا کرد و نونەرێ رووسیا و تورکیە دەدەمە جبینە خۆیان حافتیانەدا گەشتبینیە خۆ بەکارینە دوورکەتن ژە ڕژاندنە خوینێ و پاراستنە پارێزگای ئیدلبێ ژە شەرەکی مەزن نیشاندان ئێنگلاند گوت و ڕێکەفتنە ئیدلبێ نەگرێ بەستەکە ئاشتیە لێ گرێبەستەکە شەرەکی گشتیش دەڤەرێ دوور دخێ کۆمیسیۆنە بۆلەندیا کاروبارن پەنابەران لە لوبنانێ هەژمارەکە مەزن ژێ پەنابەرن سووریە بڕیا نامەین تەلەفۆنێ ئاگادارکردنەک وێ ئالیکاریەن و ئەو پێشکێشیوان دکێ وێ ژە دەستپێکە هەیڤە ئازدان و ببڕن کۆمیسیۆنا بلندیا کاروبارê penaberan li Lubnanê hejmarek mezin ji penaberên Sûriyê biryanameyên telîfonê agada kir ku wê alîkariyên ku ew pêşkêşî wan dike wê destpêka heyvayazdan ve bên birîn. Li gorî rêveberê desteya bilindiya karobarê penaberên Sûriye li Lubnanê Abdurrahman Akarî ku ew yek sê beşên sûdmendên alîkariyên xwarinê û yên darayî an kopere bi hev re werdigirin wê li xwe bigire û yên tenê peran werdigirin her wiha yên alîkariya xwarinê werdigirin. Hejmara malbatên ku ew nameya komîsyonê wergirtine bêhtirî 8,000 malbatin ku li ser bajar û kampan li Lubnanê tên belavkirin. Akarî amaje kir ku ew prosa birîna alîkariyan bi awayekî bêserûber hatiye kirin bê ku mîkanîzmek jê re bêdanîn û rewşên malbatên bê malxwe nehatiye berçavgirtin serbarî rewşên nexweş û birîndarên cengê.
دەستەیە بلند یا کاروبارê penaberan li Lubnanê pêwendî bi komîsyonê re kir bi awayekî fermî û bersivek Kurd wergirt ku ew yek li kêmbûna perê terxankirî ji alîkariyan re vedgere. Ekarî serbar jî kir ku ew gav di birjewendiya rejîma Esed de ye yên ku kar li ser vegerandina penaberan dike. ڕێخستنا نەتەوێن یەکگرتی ئامادەکاریان دکەش بۆ شاندنا کاروانەکە ئالیکاریەن مرۆڤی کۆژە 600 بەرهەلگران پێکتێ ئەو ژیش بۆی دابەشکردنێ سەرسێ باژارên Sûriyê. Serokê navenda niştimanî ji bo rêveberiya baravanî di ber Rûsyayê de Lîwa Mîxaîl Mênzî Tsîf got ku rêxistinên mirovî yên navdewletî di hewlên berdewam de ji bo pêkanîna rewşeka baştir ji bo neşteciyan li Sûriyê. Mêzên Tsîf te kes kir ku netewên yekgirtî di dema niha de û bi hevrêzî لەگەڵ ئۆردنێ ئامادەکاریە دکێش بۆ شاندنا ئالیکاریەن مرۆڤی بە ڕێژەیە 600 بەرهەلگران ژێ کەرەستەین خواردنێ و دەرمانن و ئاماژە کرد و وێ ئەو ئالیکاری بەسەر خەلکێ سوێدا و دەرعا و قونێترا دەوەرنەدا بەشکردن. تەبێ لە هەفکردنا ڕووسی تورکی دەربارەی ئیدلیب سووریە و بریارە ئاواکردنا ناوچەیەکە بێچەک ڕۆژنامەیەکە ڕووسی دەبێژە رووسیا بەرێ موشەکێن خۆدایە ئیدلیبێ. تەوی لە هەفکردنا ڕووسی تورکی دەربارەی ئیدلیب سووریە و بریارە ئاواکردنا ناوچەیەکە بێچەک ڕۆژنامەیەکە ڕووسی دەبێژە رووسیا بەرێ موشەکێن خۆ دایە ئیدلیبێ. ڕۆژنامەیە نیزەوی سیمایە گازیتایە رووسی بەڵاوکریە ku rêxistina bi navê Tehrîr Şam li Idlibê wê merjên rêkeftina avakirina navçeyeke bêçek li Idlibê bicî neke. Li gûrî wê rojnameyê ku ji ber sedema nebicîkirina Tehrîr Şam ji rêkeftina Idlibê re divê hêz ji bû neçarkirina wan ji bû danîna çekan û derketin ji navçeya bêçek were bikaranîn. Rojnameya Rûsî got ku Wezîrê Berevaniyê yê Tirkiye ragihandiye ku welatê wî wê operasyonên leşkerî li Idlibê bi hemahengî li gel Rûsyayê berdewam bike. Rojnameya Navbûrî got ku Rûsya jî xwe ji bo operasyonên leşkerî li Bakurê Sûriyê amade dike û dûr nabîne ku gemiyên Rûsî yên şer ku rahînanên xwe li rojhilatê Deryaya Spî pêk tînin bi mûşekan komên çekdar yên nerawayî li Idlibê armanc bikin. Li ser rêkeftina Idlibê emîndarê giştiyê netewên yekgirtî carekê din dilxweşiyê xwe dan nîşan û bang li hemû aliyan kir ku rêkeftinê bicî bikin û sivîlan biparêzin. Antonio Guterres emîndarê giştiyê netewên yekgirtî di kongerekî rojnamevanî de li bargeha netewên yekgirtî li New Yorkê got eger bi şêweyekê rasteqîne rêkeftina Sûçî were bicîkirin dibe ku 3 milyon sivîl di nav wan de milyonek zarok ji karesatekê werin rizgarkirin. Guterres her wiha bangdakarê bilez kir ji bo bicîkirina pêşketineke bihtir di proseya Cinêfê de. Nexwasim piştevaniya Stefan de Mistura di avakirina komîteke distûrî de. وزیر بەرەڤانیە ئەسرائیل فیکدۆر لێبرمان گوت و بەرەڤانیە ئاسمانیە ڕژێمە ئەسەد بالەفرا ڕووسی ئانی خوارێ ئەو ژی پشتیچوونە بالەفرێن جەنگیەن ئیسرائیلێ ji bo bingehên xwe. Wezîrê Berevaniyê İsraîlê Avigdor Lieberman nûçeyeke nû derbarê balafira Rûsyê êl-20 ya ku berevaniya asmanî ya rejîma Esed anî bû xwar beramberî beravên laziqiyê li Sûriyê duşemba borî belav kir. Lieberman got ku berevaniya asmanî ya rejîma Esed balafira Rûsya aniya xwar piştî çûna balafirên cengiyên İsraîlê ji bo bingehên xwe. Serokê hêzên asmanî yên İsraîlê Emîkam Nûrkîn îro berê xwe da Rûsyê li gel şandeke leşkerî pile bilind. Nûrkîn wê nemayîşekê derbarê zincîreya bûyeran ya kodegera wê de ew êrîşa wan ya leşkerî hatiye rûdan wê pêşkêşî berpirsên Rûsyê bike. Serokê rejîma Sûriyê Beşar Esed ji aliyê xwe de çarşemba borî di nameyeke behîdariyê de ji bo serokê Rûsyê Vladimir Putin re derbarê kuştina 15 leşkerên Rûsyê yên di balafira Rûsyê de bûn dema ji aliyê barevaniya Esed ya asmanî ve hate xwar got ku wan ew balafir bi şaşî armanc kiriye di dema berevanî di ber êrişên balafirên İsraîlê de. Ew daxuyaniyên Esed hatin hevdemî çûna şanda İsraîlê ji bo Rûsya û nûçeya ku cihê matmayînê bû derbarê çûna balafirên İsraîlê beriya koçekdarên Esed wê balafirê armanc bikin. ڕاوێژکارێ ئەولەهیە نەتەوەیە سەرۆکی ئەمریکا دەبێژێ یەکەم پێنگاڤە استراتیژیە ئەمریکای ئەلکترۆنی دەدەما 15 ساڵên بوریدا کە تیاوەرێ بجێکردنێدا. جۆن بۆلتۆن ڕاوێژکاری ئەولەهیە نەتەوەیە سەرۆکی ئەمریکا ڕاگەهاند و هەر وڵاتێک حزرە عێریشە تەکنۆلۆژی دە ئاسمانێ
سیبرانیدا و یانجی بە هەر ئاوایەکی بکەیت لەسەر ئەمریکاوێ بەتوندی بەرەبانیە بکە و هەمان دەمێداوێ بەتوندی ئێریش بکە سەروی وڵاتی. هەروەها بۆرتۆن دازانین و وڵاتێن چین، ئێران و کوریا باکوور و رووسیا ژێدەرێن عێریشیان سیبرانینە و ئەمریکا سیستەمی بەرەبانی ئەولەهیە سیبرانی بەهێز کردیە و ئەمریکا ئامادەیەش بۆی عێریشکردنێ ئەگەر مەترسیل سەر ئەولەهیە ئەمریکایە سیبرانی دروست ببوو. بەرێ بە داوی هاتنێ دووبارە سەرنووچە. ژێبەر یاسایên peyede di dema mehekê de li gundekî nêzîkî Qamişlo sê jin neçar bûne dev ji hevjîn û zarokên xwe berdin. Li Efrîna Rojavayê Kurdistanê grûpên çekdar dê dizî û talankirin û desteserkirina zevî û malan de berdewam in. Feysal Nas û endamê Komîteya Navendî ya Partiya Demokrata Kurdistan Sûriya dibêje eger Kurd yek negirin poşmanî çaverê wan dike. ئەمریکا سیستەمێ خۆی ئەولەهیە سیبرانی بەهێز دکێ و گەفا عێریشکردنێ دەدێ. هەر شاد بن.